ڕێکخراوی قوتابیان کە ڕێکخراوێکی سەر بە کۆمەڵی ئیسلامیە و لە ماوەی دامەزراندنیەوە تاکو ئێستا دەیان پرۆژەی خزمەتگوزاری لە بواری پەروەردە و خوێندن ئەنجام داوە لە یادی 13 ساڵەی دامەزراندنیدا ئاهەنگێکی بەو بۆنەیەوە ساز کرد و ئەمێری کۆمەڵی ئیسلامیش لە وتارێکدا ئاماژەی بەدەستکەوتەکانی ئەو ڕێکخراوە کرد. هاوکات بەرپرسانی ڕێکخراوی قوتابیانیش بە شانازیەوە ئاماژیان بەو خزمەتە بەرچاوی ڕێکخراوی قوتابیان کرد کە دەیان سەرکردەی لێهاتووی کۆمەڵی ئیسلامی لەو ڕێکخراوە پێگەیشتون. لە یادی 13 ساڵەی ڕاگەیاندنی ڕێکخراوەکەماندا بە پێویستمان زانی کە ئاهەنگێک بەو بۆنەیەوە ساز بکەین لە شاری هەولێر بۆ دووبارە نوێکردنەوەی بەیعەتمان بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و زیاتر بەرەو پێشبردننی کارەکانمان بۆیە لە ئێستا لە کەشێکی زۆر برایانە و خوشکانەدا ئەو ئاهەنگە دەکەینەوە و خۆشحاڵ بووین بە ئامادەبوونی دۆستان و خۆشەویستانمان لە سەرجەم ناوەندەکان و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ئەمانگەدا بە میوانداری بەڕێزمان ساعلی باپیرۆ سەرجەم ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمانەوێ گروتینێکی زیاتر بەکاری و ڕێکخراویمان بدەین و لێرەوە بە قوتابیان و خوێندکارانی کوردستان بڵێن ئێمەین ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە خەمخۆر و پشتیوانی ئێوەین. ڕێکخراوی قوتابیان بە هەستکردن بەو بەرپرسیارەتیەی کە بەرامبەر پرۆسەی خوێندن تێپەر دەبێت چەندین جار بەیاننامە و ناڕەزایەتی خۆی دەربڕیوە و پاڵپشتی خۆی بۆ مامۆستایان ئەنجام داوە. ئەندامانی ئەو ڕێکخراوەش نیگەرانن لەو پرۆسەیەی کە خوێندن تێیدا تێپەر دەبێت و دەڵێن هەموو کات ئامادەن بەبێ بەرامبەر خزمەت بە قوتابیان بکەن. بەناوی لیژنەی ئامادەکاری ئاهەنگی ساڵیادی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و پیرۆزبایی خۆمان لە سەرجەم قوتابیانی کوردستان و سەرجەم ئەندامان و دۆستان و لایەنگرانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین. پەیامی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ڕەوشی ئێستای کوردستان و بەتایبەت ڕەوشی خوێندن و بارودۆخی قوتابیانی کوردستان لە پەیامێکدا لە ئاهەنگێکی ئاوادا بە قوتابیانی کوردستان و بە خەڵکی کوردستان ڕابگەێنین. ڕێکخراوی قوتابیانی کوردستان درێژە بەکار و خەباتی خۆی دەدا بۆ خزمەتکردنی قوتابیان بەبێ جیاوازی ڕنگ و ئایدۆلۆژیا کە ئامانجی زیاتر خزمەتکردنی قوتابیان و بە تایبەتی لەو ساتە وەختەدا هەوڵدان بۆ نەفەوتانی ڕەنجی خوێندنی ساڵێکی قوتابیان و بە هەموو شێوازێک وەرگرتنی ئەو بڕەپارەی لە قوتابیان ڕەت دەکرێتەوە لایەن ڕێکخراوی قوتابیان. ڕێکخراوی قوتابیان لە بەرواری 3/11/2003دا ڕاگەیەندرا کە تا ئێستا دەستەی دامەزرێنەران و ئەوانەی کاریان لەو ڕێکخراوەدا کردووە چەندین پۆستی حیزبی و حکومیان وەرگرتووە و توانیویانە جیاواز لە سەرکردەکانی تر خزمەت بە کۆمەلگا بکەن. ڕێکخراوی قوتابیان ساڵانە پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین و کردنەوەی خولی سەرکەوتن و دەیان سیمینار بۆ قوتابیان لە سەرجەم بوارەکان لە ئەستۆ دەگرێت و لەم ڕوانگەیەشەوە ڕەچاوی ئایدۆلۆژیای حیزبی ناکرێت بەڵکو ئامانج لێی تەنها خزمەتکردنە بەبێ جیاوازی. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.